بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت ژیانی شێخی گەیلانیە، ژیان بەسەر ئەبین. شێخی گەیلانی خزمەتێکی زۆر گەورەی کردووە لە زەمانێکی زۆر ئاڵۆزی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. تاوی توانی کە منهەجێکدا بڕێژێ، جیهانی ئیسلامی بخاتەوە سەر قاچەکانی خۆی و ئیستعدادێکی کاملیان بکە بۆ جیهادێکی زۆر گەورە و ڕزگارکردنی قودس. لە زەمەنی شێخی گەیلانی خۆیە 400 مەدرسە تابع بە شێخی گەیلانی بووە لە جیهانی ئیسلامیە. لە زەمەنی خۆیە جوڵە و حەرەکەیەکی زۆر گەورە بە جیهانی ئیسلامیە ئینتیشاری کرد. هەمان منهەجی ئەو، هەمان دەستوری ئەو لە 400 مەدرسە لە عێراق و لە شام و لە میسر و لە یەمەن و لە ناو خودی نەجد و لە زۆر شوێنە مەدارسەکانی شێخی گەیلانی ئینتیشاریان کرد بە جیهانی ئیسلامیە. مەذهبی فقهی و فکری ئەو زۆر گەورە بوو، زۆر واسع بوو، بۆیە شعارێکی بەرز کرده بووەوە. شعارەکەی ئەمە بوو: کوڕی من بێدەنگ بن، دەی کوڕی من لەگەڵ ئێوەمە بێدەنگ بن، گیانی من قسە مەکەن دوو پێک، یە قسە بکەنی ترێمە بێ قسە نەکەی، باشە بێدەنگ. شعارێکی بەرز کردووە، شعارێکی زۆر گەورە. أي فرموا لكل مذهبه الفقهي والفكري وهدفنا واحد. هر كسمان لهر شوينك ملاك الشيخك هر كسك مذهبي فكري ديارة، مذهبي فقهي ديارة، جوازي بلام يك هدف من هي هدفكش بريتي لشي هو تحرير القدس من نير الاحتلال الصليبي. أو يك قدس رزقار بكري لو احتلاليك خاص برستكان هاتون وداجريان كر واتا چی هيد ببا، فكرة چيا، فقه چيا، چه مذهبك مهم هدفك اللي ديار بالروشن به. جيهاني إسلامي أمره هدفك خوي ون كردو بو زور كات نازانين شلون لقال يكترا ما ملكين كيش ما بدروسه باختلاف ما بدروسه به هو كاركي أويا هدفك من دياري نكردو. هر یەکەمان خەریکی کارێکی ناشزانین بۆچی ئەم کارە ئەکەین. بۆیە جیهانی ئیسلامی زۆر پێویستی بەم گەورە پیاوانەیە کە هەدەفەکەی بۆ دیاریکن. هەدەفێکی دانابوو کە تەحریر و القودس، ئیتر هەموو چ مەذهبێکت چیت هەیە وەرە لەسەر ئەم ڕێبازە کار کە خۆت پەروەردەکات تا ئەو ڕۆژەی کە خوا دەرو لە ئومەتی ئیسلامی ئەکاتەوە. طبعا فعلا دەرویەکی زۆر گەورە لە ئومەتی ئیسلامی کرایەوە. تەسەوورکەن لە زەمەنی صلاح الدین ئەیوبیە، كاتي صلاح الدين أيوبي طبعا زور كدراسي صلاح الدين أيوبي أكره للروي أويك للروي عسكري وخاص برستيش كاندو، بس صلاح الدين أيوبي كان كاري كي زور جوري كردو. يكي لكار زور مزنكاني صلاح الدين أيوبي روخاني دولتي فاطمية كلا مصر دولتي فاطمي لبنا وهالكيشا رجو ريشي دري حتى أسرشي على مصر دروز نبوت. أوشتي كي زور جوري لحياته ميجوي صلاح الدين أيوبية زور كات فراموش أكره وزور كات دجايتي أكره. هوكاري أم بهزي صلاح الدين أيوب ريشي كيشي شيعي كلنا ومصر هوكاركي تشي فاطمة شكان أفرمون مدرسة كاني قادريبون. أزال لزمن صلاح الدين أيوبية هش صط فقيهها ولا جيهاني إسلامي هش صط آفرتها وكا شون لم زمانه مثلا هاي إنسان إشارتك على عالم كان كين فلان 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 باسان أكين أفرمي هش صط أفرتها بون بجمارة لعالم إسلامي إشاريان بو أكرا كأهل فقه أهل فكر دامزراون تيجيشتون ثابت لسر قاتي خوان وستاون أأمان بونا بردي بنا غبو هستانوي أمتي في غمري خوا صلى الله عليه وسلم والسركوتني صلاح الدين أيوبي ونور الدين محمود وأورج كجواني كقرد يعني بو يزور قرنقا أم بشر لحياتي الشيخ جيلاني زور بقورة سير بكريه كشيخ جيلاني يكيك الممهدين بو هستانوي أمتي إسلامي رزقا كرني قدس كأميدك إن شاء الله أم رحمة وبركة لسر زياب منيتو جاري كتير أمتي إسلامي بتواني لسر بيكاني خوي بوستيتو أوانيك
قودسیان بە پۆستاڵی پیسیان چوونەتە ناوی داگیریان کردووە هەڵبکێشتێن و دوور بخرێنەوە لە ئومەتی ئیسلامی کە ئەو فتنەیەکی زۆر گەورەی جیهانە بەسەر ئومەتی ئیسلامیەوە. شێخی گەیلانی شعری زۆر بووە، نەثری زۆر بووە، کەلیماتەکانی وەکو شعر تەنسیق لە بینیانە هەبووە. هەندێک شعری زۆر گەورە گەورەی هەیە لە ئاستێکی زۆر بەرز و باڵای بەلاغیە شعرەکانی نووسراوە. ئەفەرمێ لە شعرێکە ئەنە من ڕجال لا يخاف جەلیسهم ڕەیبە الزەمانی ولا يرى ما يرهب. من لە پیاوانێکم ئەو کەسێک کە لە نزیکمەوە بێ هیچ شێوازێک لە گومان و لە دوودڵیە ناژی و هەروها ئەبەدەن ترسی بۆ دروست نابێ. أنا بلبل الأفراح أملا دوحها طربا وفي العلياء باز أشهب. ئەفەرمێ من لە ناوتانە وەکو بولبولێکی زۆر جوان چۆن لە فەڕەح و خۆشیە ئەخوێنێ زۆر بە دەنگێکی ناسک لەگەڵتانە ئەدوێ. ئەفەرمێ من ئەمەم لە سەروی بەرزیشە وەکو بازێکی ئەشهب وەکو بازێک ڕاو ئەەکەم و لەکوێ شتێکم دەستکەوێ بەبێ دەنگی و بەبێ قسە ئیشی لەسەر ئەەکەم. أضحت جيوش الحب تحت مشيئتي طوعا ومهما رمته لا يعزب. ئەفەرمێ جێشی خۆشەویستی سوپای خۆشەویستی هەر هەمووی لەژێر دەسەڵاتی منە کۆبووەتەوە خۆی بەویستی خۆی خۆشەویستی هاتوۆتە لام. ئەگەر دەریشی کەم فڕێشی بدەم هەر ناڕوات و ئەگەڕێتەوە بەردەست. ما زلت أرتع في ميادين الرضا حتى بلغت مكانة لا توهب. بەردەوام لەناو مەیدان و لەناو جوانی ڕەزامەندی خوایە من دێم و ئەڕۆم لەوێ سەیران و ئیسراحەتی خۆم ئەەکەم گەیشتومەتە مەکانەتێکی ئەوە لە حەزۆری خوایە لا توهبوو بە ئاسانی خوای گەورە بە کەسی عەتا ناکە. بە ماندووبوونێکی زۆر ئەمەی پێ عەتا کردم عەرزم کردن 90 ساڵ عمری بۆ لە خزمەتی دینە. ئەفەرمێ أضحى الزمان كحلة مرموقة نزهو ونحن لها الطراز المذهب. ئەفەرمێ زەمان لە لای ئێمە وەکو عەبایەک ئەوهایە عەبایەکی زۆر جوان بەڵام ئێمە لەناو ئەو زەمانە بریتین لە قەراخی عەباکە کە قەراخی عەبا تەبەن بە ئاڵتون ئەچێنرا جاران ئەو دیکۆراتانەی کە ئەکرا ئەو نەخشانەی کە لەسەری ئەکرا ئەو زەخرەفانەی کە بە قەراخیەوە ئەکرێ هەندێک جار بە ئاڵتون ئەکرا. فەرمێمە ئەو ئاڵتونەی سەر ئەو عەبایی زەمانی لە دەرسی حەضارەتی ئیسلامیە باسم کردووە کە ئومەتی ئیسلامی ئەوەندە لە ڕووی زەخرەفەوە پێشکەوتوو بووە مەلیکەکانی ئەوروپا عەبایان ئەکردە سەرشانیان زەخرەفەکان ئاەتی قورئانی تیان نووسرابوو نەیانەزان. ئێستش لە زانکۆیە کە خەڵک خەریجە دەرئەچێ عەبایەک ئەکەنە سەرشانی و کڵاوێک ئەکەنە سەری و حاکم کە بڕیار ئەدا عەبایەک کاتە سەری ئەوانە هەمووی دەستوری ئیسلامی ماونەتەوە هێشتا لە جیهانە. چونکە لەو کاتانە هەموو جیهان هاوشێوەی موسڵمانان ئەویست حکم کە بخوێنێ دیراسەک. ئەفەرمێ ئەفەلت شموس الأولين وشمسنا أبدا على فلك العلا لا تعزب. ئەم کەلیمەی زۆر زۆر گەورەیە. ئەفەرمێ ئەوائیلەکانی پێش ئێمە شێخە گەورە گەورەکان هەر هەمویان وا ئەستێرەکانیان ئاوا بوو. ئەستێرەکەی من ئەبەدەن ئەمێنێتەوە لەسەر زەویە هەتا کۆتایی ژیان. طبعا ئەم متمانەیەکی زۆر گەورەیە شێخی گەیلانی بە خودای خۆتت هەبێ پێدوابی ئەو طریقە و ئەو فکرەی کە دادناوە ئەوەندە جەماڵ و جوانی هەیە لەسەر زەویە حتا کۆتایی ژیان ئەمێنێتەوە ئەبەدەن وجودی ئەبێ. ئینسان مەشروعی خەیرەکە لەو ئەچێت تەسەوور کا بڵێ لە دوای خۆم چەند ساڵێ بە دواما دێ بەس ئەمە فەرمێ ئەبەدەن على فلك العلا لا تعزب. بەو ئاسمانی بەرزێەوە ئەمێنێتەوە قەتیش ئاوا نابێ. کەلیماتی زۆر گەورە گەورەی هەیە ئەم پیاوە وتەی زۆر گەورەی هەیە. ئەفەرمێ طر إلى الحق بجناحي الكتاب والسنة. باڵ بگرەرەوە بڕۆ بفڕە بەرەو لای خوا جەل جەلالوه بە دوو باڵێکیان کتابە باڵێکیان سنەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ئەخرجوا الدنيا من قلوبكم دنیا لە دڵتانە دەربێنن على أيدي إلى أيديكم بخەنە سەر دەستان فإنها لا تضركم. ئەگەر دنیا لەسەر دەستان بێ مهما کان زۆرتان هەبێ زەرەرتان لێ نادا. وێ لە قسەیەکی ئەفەرمێ بە ئەتباعەکانی ئەفەرمێ بەس دنیا بخەنە سەر دەستان ئەگەر 1000 ماڵتان هەبێ هەر پێتان ئەوترێت زاهیدی سەرزەوی پێتان عابیدی سەرزەوی پێتان ئەوترێت فەقیری سەرزەوی. ئەفەرمێ کەلیمەیەکی تر ئەفەرمێ طبعا اختلافە ئیسمی عەظەمی خوا کامەیە لە فەرمایشتێکە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای گەورە ناوێکی هەیە ناوەکە ئیسمی عەظەمی پێ ئەوترێ
هەرچ کەس دوعا بکە بەو ناوە ئیلا گیرار ئەو ناوەت هێناتەوە گیرا بوو. ئیتر عولەما زۆر ڕەئیان هەیە. ئیمامی غەزالی فەرموویەتی فەردٌ حەیٌ قەیوم حەکەمٌ عەدلٌ قودوس ئەلم سری باڵێن ئیسمی عەظەم لەناو ئەمایە هەندێک فەرموویانە الحەیُ القەیوم هەندێک فەرموویان ئەڵڵایە جەلە جەلالوهو نزیکەی 40 ڕەئی لەسەرە 40 ڕەئی کامەیە ئیسمی عەظەم. شێخی گەیلانی ڕەیەکی زۆر تایبەتی هەیە ئەفەرمێ وشەی ئەڵڵاه ئیسمی عەظەمە بەڵام کاتێک الاسم الأعظم أن تقول الله وليس في قلبك سواه. أفرمي اسمي أعظم ناوك نية ناوك جياواز وشيء الله بلام لو كاتي كوت غير الله لدلتا نبي اسمي أعظم ودعواك خواص شكان بو جبزيئك يتبربط كأول رأيك زور تايبتي الشيخ جيلاني لنو رأي كان كآية اسمي أعظم تشي كامية الشيخ جيلاني رأي آوايا كاتك هاوارت كل خدا كلا دلتا غير خدا نبو أو تواتر أو اسمي أعظم ودعاء كتجير أبو. أفرمي الظلم لهيج كسي مكان ونزان ظلم تنها أو كسي بقري ليه بدي بلا ولا ظلم ليكر يقصي في بلا ظلم كنا أفرمي جاني واهي بخيالتان ظلم أكن بخيالتان. أفرمي سوء ظن قماني خراب كبذهن تهاد بفكر تهاد برانبر بمسلمانك أفرمي ظلم ليكر دو. أفرمي لا تظلموا أحدا ولو بسوء ظنكم فإن ربكم لا يجاوز ظلم ظالم. خواتان قد لظلم ظالم تيبرناك إلا عقوبة أدا لسري بوي أقاتان نبي بفكرشتان ظلم لكزنكن بخيالشتان ظلم لكزنكن. أفرمي أقاتان نبي خوتان تسيم مكان هرشتي بولان إثر قدروا بالي ليبنوا وبشتي ليبكنوا. طبعا نما لقدرة لدرسكاني مدارج السالكين باسم كردوها قدرك من هي علاج من تسليم أبين بخوا جل جلاله. جالو حادثة كلي أخو مجالو دسد أبره حادثة كلي أخو ما دوسي كزور عزيز أروى أمره. أما أنا قدرك إن كأبي تسليم يعني بهيج علاجيني قدرك من هي أبي بقدر جنجي لقلا بكري قدرك من هي أبي بقدر جنجي لقلا بكري. سير كان إمام عمر رضي الله رحمة خويل به أيبشت الناو شاموا وباء بلاوبته نخوشي بلاوبته الناس تناووا شنجار مشورات بأصحابك دوي بريرة دا بقرته ومدينة نروة النبي. أفرمي كاتك أيوب قرته عبد الرحمن كرعه أفرمي أتفر من قدر الله أي إمام عمر تؤتي إلى قدري خواراك يا بلى نفر من قدر الله إلى قدر الله لا قدري خواراك أنا أجيب قدري كتر. الشيخ جيلاني شيء أفرمي ليس الرجل الذي يسلم للأقدار بهاي مرد أو النية كبي لناو قدر كان تسليم بيت إتر حجنك وإنما الرجل الذي يدفع الأقدار بالأقدار بياوي مرد أو كسيك قدر بقدر رد أكاتو. هندي قدر هي دعاء ردي أكاتو هندي قدر هي كاسبير ردي أكاتو. تو كسيكي فقيري بلي والله إتر خوالة سينوسين فقير ومدانيش نتاو كارو كسابنكم نبا عكسو برو قدرك بقور برو بزانا مثلا أم دكانا إيبا ما دكاني كتر شويني كتر جيكم أقور محاولاتكم قدر بقدر رد أكريتو. بويا أم كلمة شيخ جيلاني زور قوري أفرمي وإنما الرجل الذي يدفع الأقدار بالأقدار قدر بقدر لسر خوي لا أبا دوري أخاتو كسيك علم الدنيا يبتو بخوانا أو قدري جهلت كل بقدري علم لجياني خوت أو نهم ولا مشيئتي إنسانك أتواني جوري قدر كان أويك هاتو تسري أتواني قران كاري بسرا بينا بقدري كترو بيتبران بي. أفرمي الثقة بمروفك نكي كتنها خوشويستي زماني بو دربره. أفرمي خوشويستي لكي لكاتي موقفها دركي لا تثق بمودة إنسان حتى ترى موقفه منك أيام الشدة أو كاتيك توزل للزحمة أو خوشويستي بو توتشان لو كاتا شني أو كاتا بدمتوية أو كسمت ماني في أكري. تصور كان جاري وهيان كسيك يك دنيا أتباع وخلق بالدوري ومصيبتك لي أقوم يك دنيا بالدوري ونامن كابو أو قرب الخير الدوري جاي ما يمتمانا نبو زور كاد أبيت خطيبك مثلا سيرك الدنيا هو بنيا بالدوري ويتي لبرهيشي بالدوري ونامن هم ودكانهم كاتين لكاتي الشدة درك يكيو لقلايا كامي أو كسي بشتد أقري بشتد نادا لعرز
ئەفەرمێ سێشت هەیە کاتت زۆر ئەکوژێ ئەگەر لێبێ کاتی خۆتی پێوە مەکوژە هەرچی لە دەست ڕۆشتووە لەمە و پێش هەمیشە مەهێنە لەو پێش زیهنی خۆت و ئەی ئەو شتم لە دەست دەرچوو ئەی ئەو شتە بەو شێوازە بوو وازی لێبێنە فإنه لن يعود ئەبەدەن بۆ تۆ ناگەڕێتەوە قەتیش لە ژیانە مقارنەی خۆت بە کەسی تر مەکە نە فیتەرێ بە فیتەرێکی تر نە مەلایە بە مەلایەکی تر نە ماوەسایە بە ماوەسایەکی تر نە دکتۆرە بە دکتۆرێکی تر نە ئەفەرمێ ئەوە بە هیچ شێوازە سوود بە تۆ ناگەێنێ مقارنەی خۆت لەگەڵ کەسێکی ترا بکەی پێ دوای بێت تۆش ئەبێ وەکو فڵان کەس بی نا تۆ ژیانی تۆ باخی تۆ گوزەری تۆ نەوعێکە گوزەری ئەویش نەوعێکی تر شێوازی سەرکەوتنی تۆ لە ژیانە نەوعێکە و هی ئەو نەوعێکی ترە زۆر کات لە ئافرەتانە ئەم حاڵە دروست ئەبێ زۆر ئەم ئافرەتە ئێ وەکو ڕەفیقەکەی بێ ئەوی ترێ نا هەر یەکەی بە شێوازێکە هەر یەکەی بە جۆرێکە هەر کەسە ماڵی خۆی حاڵی خۆی ژیانی خۆی ئێمە زۆر کات پێمان وایە خۆشی لەوەی بەرامبەرمانایە کە هەیەی بەینەما هەموو شتێکی ژیانی ئێمە لەزەت و چێژ و جوانی و جەماڵە تەسەور کە فەقیرێک لەناو ماڵەکەی ئەزانی چەند ئاسوودەیە ئەگەر تێبگە لە فەقیرەکەی چاوی لەوە نەبێ چای لە شتی فلان و فلان بێ ئەو دەوڵەمەنە ئەو ئەوەی هەیە نا ئەم شتە کەمانی خۆی چێژ لێ وەرگێ لەزەتی لێ بکە گەورەترە ماڵەکەی لەوە گەورەتر لەوە لەزەت ئەکە زۆر بەرزە زۆر دەوڵەمەنە لە پڕیەتە خوارەوە سفرە بێتەوە لەوێ ئەبێت چێژ وەرگێ بێ لێرەش چێژ وەرگێ لە هەردووکیانە چێژ وەرەگری بۆیە ئینسان ئەبێ زۆر ئاگای لێبێ مقارنەی خۆی ئەبەدەن بە هاوتای خۆی نەکە ئەوە کارێکی زۆر غەڵەتە و هیچ سوودێکیش بە تۆ ناگەیانە هیچ دروست ناکە ئەفەرمێ سێهەم دانە قەت بەتەمامە بە هەموو خەڵکی لێت ڕازی بن هیچ کەسێک نەبووە لەسەر زەویە هەموو خەڵک لێ ڕازی تۆ کارەکەی کاری داعوی ئەەکەی کاری خێرخوازی ئەەکەی کورە قسەیەکی خێر بۆ خەڵکەکەی ئەحسان و خێر و بڵاوەکەیتەوە لەسەر زەویە نە بە هیچ شێوازێک یەک جۆر لەم جۆرە کارانە نییە لەسەر زەویە هەموو خەڵکی پێ ڕازی تەسەوورکەن پیاوی گەورە هەبوو لە هەندێک مناطقی ئێمە لەم کوردستانە نانی خەڵکی داوە سڵحی بۆ خەڵک کردووە کێشەی خەڵکی حەل کردووە بەدەم خەڵکە بۆ شەو خەڵک لێ ڕازی نەبوو بۆیە ئەفەرمێ محاولەی ئرزائی هەموو خەڵکی ئەبەدەن فإنه لن يكون بە حیاتی بۆ کەس ڕوونەدا بۆ تۆش ڕوونادا ئەبەدەن ڕووناداشتیوە قسەیەکی تری عەزیمی هەیە ئەفەرمێ شێخی گەیلانی ئەم قسەی زۆر گەورەیە ئەفەرمێ إذا ملأت عقلك بصغار الأمور فلن يبقى فيه لكبارها مێشک و زیهنی خۆت بە کاری بچووکەوە مەشغوڵ مەکە ئەگە پڕێکرد لە کاری بچووک جێگەی کاری گەورەیتیان نابێت ئەوانەی کە زیهنیان دائیمە بەشتی بچووکەوە ئەنیشێتەوە قەت گەورە نابن قەت دروست نابن قەت بەهێز نابن بۆیە ئینسان فکری خۆی دائیمە لەسەر کارە گەورەکان بنیاد بنێ ئیشی زۆر گەورە لە زیهنی تۆیا بێ وا تەسەور مەکە کە تۆ کەسێکی زۆر سادە و لاواز و بچووک لە ژیانە ئەم تۆسقاڵەی نە تەسەورت ئاوا بێ لە ژیانە تۆ کەسێکی زۆر گەورەی ئیشی زۆر گەورە ئەەکەی کاری زۆر گەورە ئەەکەی خەیاڵت زۆر گەورە پانتاییەکی زۆر گەورەی هەبێ ئیشی عەزیم عەزیم و کام ئیشە زۆر سەعبە لە ژیانە تۆ ئەوە جێبەجێ خوا لێوە دەرو خێری ئەکات ئەفەرمێ کۆتا قسەر کە لە خزمەتیە ئەبین ئەفەرمێ لەگەڵ دەوڵەمەنانە دامەنیشە دڵی ئەسێ بەرەولای دنیا لەگەڵ فەقیریشە دامەنیش چونکە زۆر کات فەقیرەکانیش چاو ئەبڕنەتەوە هەم تووشی غەمۆکی ئەبن و هەمیش لەوە ئەچێ احتیمالە زەرر لە تۆ بدا ئەفەرمێت تەنها سێری ئەوە مەکە کەسەکە دەوڵەمەند یا فەقیرەگوێ بەوە مەدە سیر کە لە ناو دەوڵەمەند و فەقیرە کێ لەگەڵ یا دابنیشی یادی خوا ئەکەی لەوە چی لەگەڵ دەوڵەمەندێکە دانیشی دڵ زۆر ئاسوودە بێ یەکێک بێ لە ئەولێی خوا لەم سەر زەویە لەگەڵ فەقیرێکە دانیشی ئاوا بێ بۆیە فەرمێ حاڵی خۆت تەمەنەوە پێش خۆی اختلافە بۆ هەندێک توانە دائیمە لەگەڵ فەقیرا بژی هەندێک فەرمێ لەگەڵ دەوڵەمەندە بژی بۆی تەئسیریان لێکێ ئەمە فەرمێ لەگەڵ هیچیانە دامەنیش سیر کە بزانە کامەیان خودات بیر ئەخاتەوە لەگەڵ ئەوەیانە مامەڵک ئەفەرمێ ئیجلس من يذكرك بالله ئەو کەسەی کە یادی خوا ئەهێنێتەوە زیهنی تۆ ئەهێنێتەوە فکری تۆ ئەهێنێتەوە بیری تۆ لەگەڵ ئەوە دانیشە مامەڵە لەگەڵ ئەو کەسەیە بکە کەلیماتەکانی شێخی گەیلانی زۆرن هەموویان هەر یەکەیان دەرسێک و محاضەرەیەکی گەورەیە ئەمڕۆ ئەوەندە ئیکتیفا ئەکەین لە خزمەتیە
داواکەین لە ذاتی پاکی پەروەردگار خۆی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕامی خۆت بەسەرمانە ببارێنە ئیمانمان سەلامەت کە یا رب العالمین دەروی خێرمان لێ بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆی لەسەر جەم گوناهەکانمان ببورە گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمانزانیوە و کردومانە عەفومان کە گوناهێ زانیومانەوە هەر کردومانە خۆی عەفومان کە تو گەورەی خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە دڵمان پەیوەستکە بە دینەکەتەوە یا رب العالمین پەروەردەیەکی دروستمان پێ عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین خۆی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئیمانمان دامەزراو کە ئیمانمان سەلامەت کە عاقبەتمان پڕکە لە خێر و خۆشی و خواناسی و دینداری یا رب العالمین خۆی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت دامەزراومان کە لەسەر ئەم تاعەت و عەبدایەتی یا رب العالمین خۆی گیان سوپاسی لطف و کەرەمی تۆ ئەکەین کە لەم ڕەمەزانە هیدایەتت داین بە ڕۆژوو بین ئیلاهی سوپاسێکی بێ پایان ئەکەین هیدایەتت داین شەوانی قەدرە بۆ زیندوو بکەینەوە هیدایەتت داین لە دەرس و محاضەرەکانە بەشداری بکەین هیدایەتت داین لە گوناه دوورکەوینەوە خوای گیان زیاتر هیدایەتمان بدەن نێوچەوانمان بگرە بۆ خێر مەمان دەرەدەسی خۆمان بەهێزمان کە دروستمان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆی ڕەحم بە موسڵمانانی غەزە بکە سەری یەهود و نەسارا شۆڕکە یا ربی خۆی بە زەلیلی و شکایی بیان خەرەوە وڵاتی خۆیان دووریان خەرەوە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ربی خۆیان ئەمە سەرەتای زیلەتێکی زۆر گەورە بێ بۆ سەهیۆنەتی جیهانی خۆی سەهیۆنەتی جیهانی بشکێنە یا ئیلاهی زەلیلیان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت گرفت و کێشە و مەشاکل لەناو وڵات و خاکی خۆیانە بۆیان دروستکە یا رب العالمین دووریان خەرەوە فتنەکانیان لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئیلاهی هەر دوعایەکە کردومان لەم ڕەمەزانە لێمان قبول کە ئەم موسڵمانانە هەر دوعایەکیان کردو هەر هاوارێکیان لە دەرگای تۆ کردو لە قاپی تۆ کردو یا ربی خۆی گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت و ڕەحمەتی خۆت و کەڕەمی خۆت خۆی دوعاکانیان گیرا بکە نوێژ و تاعەتەکان قبول کە تەراویحەکان وەرگرە شەو نوێژەکانمان لێ وەرگرە دوعاکانمان لێ وەرگرە ذیکر و ئەورادمان لێ وەرگرە قورئان خوێندنمان لێ وەرگرە ڕۆژۆکانمان لێ وەرگرە زەکات و سەرفیتەکانمان لێ قبول کە سەدەقەکانمان لێ قبول کە ئیلاهی هەرچی خێرێ لەم ڕەمەزانە بۆ تۆمان بەرز کردو هەموومان لێ وەرگرە یا رب العالمین ئیلاهی هەر چاکەیەک پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لێ کردووی لە هەموو عمریا ئێمە گونەهباریش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەی ئەو خۆشەویستەی دڵمان لە هەموو عمریا پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە خوای گیان حەسەناتی دنیا و ئاخرەتمان بدەرێ یا ئیلاهی حەسەناتی دنیا و ئاخرەتمان بدەرێ بەرەکاتی خۆت بەسەرمانە دا ببارێنە بەرەکەت بخەرە عمرمانەوە بەسەر کاتمانە بەرەکاتی خۆت دا ببارێنە بەسەر ڕزق و ڕۆزی و وڵات و نیشتیمانمانە بەرەکەتی خۆت ببارێنە یا ئیلاهی هەر کەس ئەمان ناسێ و ئەی ناسین خۆیە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهەکانیان ببورە هەموو خۆشەویستانمان لە گوناهەکانیان ببورە یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی براو خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببورە تو گەورەی خۆت لە گوناهی ماوەسا و قوتایمان ببورە لە گوناهی ئەهلی مزگەوتەکانمان ببورە لە گوناهی ماوەسایانی ئاینی کوردستان ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین دڵمان وابەستەی خۆت کە لەگەڵ خۆتا بمانژێنە یا رب العالمین لەگەڵ دینەکەتا یا ئیلاهی پەروەردەمان کە بەهێزمان کە دامەزراومان کە تو گەورەی خۆت خۆیە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە قبوڵی خۆتمان لە ئاسمانەکان بدەرێ قبوڵی خۆتمان لەسەر زەوی بدەرێ ذکری حەسەنمان کە لای مەلائیکە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی شیفای نەخۆشەکانمان بنێرە یا رب العالمین تایبەت ئەوانەی داوایان لێکردن خۆیان شیفای عاجلیان بۆ بنێرە یا رب العالمین دەرگای خێریان لێ بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی ئەوانەمان کەم ڕزقین ڕزقی حەڵاڵمان زیاد کە ئەوانەمان کە قەرزارین یا ئیلاهی قەرزەکانمان بۆ لەسەرشان سەهل و سووکە بێحاڵ و ماڵین ماڵدارمان کە بێ مناڵین مناڵمان پێ عەتاکە تو گەورەی خۆت گیرۆدەی نەخۆشین گیرۆدەی گوناهین لە ڕووی مادی معنەوی یا ئیلاهی تۆ خۆت هاوکارمان بە لە گوناهەکان ڕزگارمان کە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانەدا ببارێنە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيء أجبوري خواهي من قبولك يا ربي